Hello my dear students, I hope you're all doing well. سلااو خوێندکارە خۆشەویستەکانی پۆلی یەکەم هیوادارم هەمووتان باش بن. لە گرامە فرێندەکە یونتی 13 چوار لاپەڕەمان هەبوو، هەروەها وەرکبووکیش 2 لاپەڕەمان مابوو. لەموانەیە ئەوانە شیکارەکەین و کاتێکی کەمی ئەوێت. دوای ئەوە تۆزێکیش لە یونتی 14 ئەخوێنین. There is a bed, there is a cupboard. ئەمڕۆ مەباسی there is و there are کرد. We use there is and there are to talk about things around us. ئێمە there is و there are بەکارەهێنین بۆ باسکردنی ئەو شتانەی کە لە چواردەورمانن. We use there is to talk about one thing or person. ئێمە there is بەکارەهێنین بۆ باسکردنی یەک کەس یان یەک شت. There is a bed. جەگەیەکی نووسنی لێیە. There is a cupboard. کەنتۆرێکی لێیە، دۆڵابێکی لێیە. We use there are to talk about two or more things or people. بەڵام there are بەکارەهێنین بۆ باسکردنی چەند کەسێک یان چەند شتێک. There are 4 rooms. چوار ژووری لێیە. There is short forma کورتکراوەیە، بەڵام ئەمیان درێژکراوەکەیە long formەکەیەتی. هەردووکیان یەکشتن تەنها جیاوازەکەیەوە کورتکراو درێژکراون. There is بۆ یەک شتە، there are بۆ چەند شتێکە. لە دوایە و ئەم ڕاهێنانەمان هەیە ڕسمانەکراوە. لێرە 2 تۆی بۆکسە، لێرە یەکێکە، ئەمە چەند بووکێکە، ئەمە یەک بووکە، ئەمە یەک کتێبە، ئەمە چەند کتێبێکە. There are 2 toy boxes. ئەڵێ 2 toy boxی لێیە، کامیانە ئی. There is a toy box. یەک toy boxی لێیە، کامەیە ئەی. There is a doll. یەک بووکی لێیە، سی. There are 3 dolls. 3 بووکی لێیە، ها چکە زۆرە ئاری بەکارهێناوە، بی. There are 4 books. چکە زۆرە ئاری بەکارهێناوە، F. There is a book, D. چونکە یەک دانەیە. دوای ئەو ئەچینە سەر ڕاهێنانەکەی ئەو بەر. لەناو ئەم بۆکسەشینە ئەم وشانەمان هەیە. خۆی یەکەم و دووەمی بۆ کردووی، منیش سێم و چوارەمم بۆ کردووی. There is و there are-مان هەیە بێ ئەم وشانە ئالێرە بینووسی. بەڵام ئەگەر یەک دانە بێ ئەیخێتە ژێر there is، ئەگەر چەند دانەیەک بێ ئەیخێتە ژێر there are. بۆ نمونە a bed یەک جێگایە، ئەیخێتە ژێر there is. 8 books 8 کتێب، ئەیخێتە ژێر there are. 2 pillows 2 پشتی، ئەیخێتە ژێر there are. A cupboard یەک دۆڵاب، ئەیخێتە ژێر there is. ئەمانی تریش خۆتان بیکەن بەم شێوەی کە من کردم. هەمەی تریان سێری ڕسمەکە ئاکەیت، باشە؟ یان ئەنووسی there is یان ئەنووسی there are. ئەگەر یەک دانەی لێبوو ئەڵێی there is 1 ئینجا ناوی شتەکە. ئەگەر چەند دانەیەک بوو ئەڵێی there are، مەسەلەن 3 دانەی لێ there are 3 ناوی شتەکە ئەنووسی. تێدی وتووە چەند تێدی لێیە؟ تەنها یەک تێدی لێیە، کەواتاڵێی there is 1 تێدی. ئەی چەند بووکی لێیە؟ 5 بووکی لێیە، 1 2 3 4 5 5 بووکی لێیە. مادەم لە یەکێک زیاترا بە چی بەکاربێنین؟ there are بە ژمارە 5 ئەڵێن چی؟ 5. There are 5 dolls. اینجا بۆڵمان هەیە. چەند تۆپی لێیە؟ من بژاردم 2 تۆپم دۆزیەوە. مادەم لە یەکێک زیاترا بە چی بەکاربێنی؟ there is یان there are. چەند دانەیە؟ 2. ژمارە 2 چی پێوترێت؟ 2. کەواتە there are 2 balls. ڕاهێنانی دوای ئەو پرسیارکردنمان هەیە. بڵێ ئایا پێڵاوی لێیە؟ ئایا گۆرەوی لێیە؟ ئایا کوڕی لێیە؟ ئایا تێدی لێیە؟ Is there a teddy? If there is a yes no question. ئێمە is there بەکارەهێنین بۆ پرسیارکردن دەربارەوەی کە بزانین شتێک لە چواردەورمانە، شتێک لە شوێنێکە، بەکارێنین بۆ پرسیارکردن دەربارەی شتەکانی چواردەورمان. If there yes no question ئەواتە جوابەکەی یان بە yes ئەدرێتەوە yes there is یان بە no there isn't. We change the word order in question. کاتێ پرسیار دروستەکەین ئەیگۆڕین. بۆ نمونە وشەکانە گۆڕین، ڕێخستنی وشەکان. بۆ نمونە ئەگەر بڵێین پشتیەک لەسەر جێگاکەیە ئەڵێ there is a pillow on the bed. بەڵام ئەگەر بڵێ ئایا پشتی لێیە لەسەر جێگاکە، ئیسەکە ئەیەنیتە پێشەوە، thereەکە بێتە دواوە. Is there a pillow on the bed? Is there a ball in the room? Is there a teddy in the room? باشە؟ بەم شێوازە پرسیارەکەی. سێری ئەم ڕاهێنانە بکەن.
ئەگەر بڵێ ئایا پشتێکی لێیە ئسەکاخەیتە پێشی پێشەوە دێڕەکە بە دوایە. Is there a pillow? ئایا تۆی بۆکسی لێیە؟ Is there a toy box? ئایا شێڵفی لێیە؟ Is there a shelf? ئایا جێگای نووسنی لێیە؟ Is there a اینجا ناوی شتەکە نووسی. ئەوانەی تریش وەکو من شیکار بکەن ئێوەش. لاپەڕەی ئەو بەر جوابەکەیەتی. ئەگەر بڵێ بەڵێ لێیەتی ئەڵێیت yes there is. Yes there is. ئەگەر بڵێ نەخێر لێ نییە no there isn't. No there isn't. No there isn't. ئەم ئۆیە کە خۆی شاردۆتەوە خۆی کردو بە ئەپۆسترۆفی ئەمە شۆرت فۆرمە ئەمە لۆنگ فۆرمە. لێرمانە ئۆکەمان نەماوە هەردووکیان یەکشتن ئەمە کورتکراوەیە ئەمە درێژکراوەیە. کەواتە ئەگەر لێی بێت ئەڵێیت yes there is ئەگەر لێی نەبێ no there isn't یان no there is not. سێریە وێنەیە بکەن. Number 1 ئەڵێ is there a bed ئایا جێگەی نووسنی لێیە؟ Yes there is بەڵێ لێیەتی. Is there a shelf ئایا ڕەفەی لێیە؟ Yes there is ئەوە تاها سیارەیەکی لەسەرە. Is there a toy box سێری کە بزانە toy boxی لێیە ئەگەر لێی بوو سەح بە لە yes there is ئەگەر لێی نەبوو تیک بە لە no there isn't. Is there a cupboard ئایا کەنتۆری لێیە ئەگەر لێی بوو سەح بە لەمە ئەگەر لێی نەبوو سەحەیە لەوەی تریان. ڕاهێنانی شەشەم پرسیارەکە دەربارەی ڕەسمەکە. Is there a car on the shelf ئەڵێ چی؟ ئایا سیارەی لێیە لەسەر ڕەفەکە؟ بەڵێ لێیەتی کەواتە نووسین چی؟ Yes there is خۆشی لێرە بۆی نووسیوی. Number 2 Is there a ball on the shelf ئایا تۆپی لێیە لەسەر ڕەفەکە؟ نەخێر تۆپی لێ نییە بەس یەک سیارەی لێیە کەواتە ئەڵێ no there isn't. Number 3 Is there a blanket on the bed بەتانی لێیە پێخەفی لێیە لەسەر جێگای نووسنەکە؟ ئەگەر لێیەتی بڵێ yes there is ئەگەر لێی نییە بنووسە no there isn't. Number 4 Is there a cupboard دۆڵابی لێیە ئەگەر لێیەتی بنووسە yes there is ئەگەر لێی نییە no there isn't. وەرکبوکەکەتان لاپەڕە سەد بکەنەوە لای یونتی 11 وانەی پێنجەم و شەشەممان مابوت مانوانەی داهات و شیکاریەکەی. سێری ئەم وێنەیە بکەن ئێوە بێم وێنەیە ڕەنگ بکەن بەڵام ئێستا من ئەمە ئەخوێنمەوە ئەو کاتە ئازانن کابێ بە چ ڕەنگێک بۆیی بکەن. ئەڵێت hello سلااو my name is Lola and this is my bedroom. من ناوم لۆلایە ئەمە ژووری نووسنەکەمە. My favorite color is purple. ئەو ڕەنگەی کە من زۆر حەزم لێیەتی ڕەنگی مۆرە. I've got a purple pillow and a purple blanket. من سەرینەکەم و بەتانیەکەم ڕەنگەکەی مۆرە کەواتە تۆ بێ بەتانەکەی و سەرینەکەی بکەی بە مۆر. Can you see my doll؟ ئەتوانی بووکەکەم ببینی؟ She is on my bed لەسەر جێگاکەمە. Her name is Polly. ناوی پۆلیە. I've got lots of books on my shelf کتێبی زۆرم هەیە لەسەر ڕەفەکەم and lots of clothes in my cupboard جلی زۆریشم هەیە لە ناو دۆڵابەکەمە. My favorite is a purple dress ئەوەی کە حەزم لێیەتی جلە مۆرەکەمە. ئەمەی دەستێتی ئەما بێ مۆر بکەی. ئازێ مۆرەکەیەتی حەزی لەم ئەزیەیە تۆش ڕەنگی مۆر بکە. And look here are my blue shoes سەرکامەش پێڵاو شینەکانمە ئەم پێڵاوشی بۆ بکە بە شین. I like my shoes پێڵاوەکانم بەدڵە. They're very pretty پێڵاوەکانم زۆر جوانن. Bye خواتان لەگەڵ from Lola لە لۆلاوە. ئەوانەی کە من پێم وتن ڕەنگەکانی وا بکەن ئەوەی کە ئەژمێنێتەوە بە دڵی خۆتان هەر ڕەنگێکیەکەن. لە دوای ئەو ئەم گەیاندنەمان هەیە پرسیار کراوە توش جوابەکانی بۆ هەڵەبژێری. What's her name؟ ناوی چییە؟ Her name is Lola. Where is Lola؟ لۆلا لەکوێیە؟ She is in her bedroom لە ژووری نووسنەکەیەتی. What is her favorite color؟ حەزی لە چ ڕەنگێکە؟ What toy is on her bed؟ چی یاریەک لەسەر جێگاکەیەتی؟ What's the doll's name؟ ناوی بووکەکەی چییە؟ Where are her books؟ بووکەکانی کتێبەکانی لەکوێن ببوورە. Where are her books؟ کتێبەکانی لەکوێن. What's in her cupboard؟ چی لە ناو کەنتۆرەکەیەتی؟ What color are her shoes؟ ئەی پێڵاوەکانی چ ڕەنگە؟ ئەمانەی بۆ هەڵەبژێریت و بۆی ڕاکێشی. ڕاهێنانی ئەوبەر read underline the question mark and circle the period.
ئەڵێ بیخوێنەرەوە خەت بێنە بەژێر نیشانەی پرسیارەکانە بازنەش بێنە بە خاڵەکانە. Where is your bed؟ جێگای نووسنەکەت لەکوێیە؟ ئەمە خەتی بەژێرایەنی. It is in my bedroom. لە ژووری نووسنەکەمە. چی لە یەکەین بازنەی پیاهێنی. تۆش ئەمانەی تر کامنێتەوە خۆت بۆ شێوەیە بیکە. Write the capital letters and the question mark or period. ئەڵێ سەرەتا ئێمە کە ڕستە ئەنووسین یا کە ناوی کەسێک ئەنووسینە بێنەوە کە بە کاپیتەڵ بێ و بە پیتی کاپیتەڵیش دەست پێ بکەیت. هەروەها لە کۆتاییە ئەبێ نیشانەیەکمان هەبێ. لێرە ئەڵێ یان نیشانەی پرسیاردانە یا خاڵدانێ. ئەگەر پرسیاری کردبوو ئێمەش نیشانەی پرسیاردانین، ئەگەر هیچ پرسیارێکیشی نەکردبوو ئێمەش خاڵێک دانین. What's her name؟ ناوی چییە؟ نیشانەی پرسیارماندانە. Her name is Lola. سەرەتا لەتر ئێچەکە ئاکەین بە کاپیتەڵ چونکە ئابێت هەموو ڕستەیەک بە پیتی کاپیتەڵ دەست پێ بکە. ئەڵێت ناوی لۆلایە. پرسیاری نەکردووە پێت ئەڵێ ناوی لۆلایە لەبەرەوە خاڵمدانە. ئەمەی تریان What's on her shelf؟ چی لەسەر ڕەفەکەیەتی؟ ئەمە پرسیارە کەواتە تۆ لە کۆتاییە بێ چی دانەی و لە سەرەتاشە ئەم دەبلیوە سمۆڵە بێ بیکەی بە چی؟ چوارم Are the shoes blue؟ ئایا پێڵاوەکان شینن؟ ئەمەش پرسیارە کەواتە ئەیە سمۆڵەکەکەی بە چی لە کۆتاییە چی دانەی؟ ڕاهێنانی دوای ئەو about me دەربارەی من. Circle the things in your bedroom. Write how many. ئەڵێ چی؟ بازنە بێنە بۆ شتانەی کە تۆ لە ژوورەکە تا هەتە بژنووسە چەندانە هەیە. اینجا من سەحم لێیە لە جێتی بازنەی پیابێنم بەڵام تۆ بازنەی پیابێنە ژمارەکەش بنووسە بۆ نمونە بازنە هێنی بە دۆڵە لاشێو بنووسە دوودانم هەیە بۆ شێوەیە. Draw your bedroom. Write what there is in your bedroom. لێرە لە ڕسمی ژووری نووسنەکەت بکە. توانن ئێوەژە کۆمەی لۆلا بیکەن. ڕسمی ژووری نووسنەکە و بکە بژنووسە چی لێیە. من نووسیمە there is a bed جێگەیەکی نووسنی لێیە there is a blanket بەتانیەکی لێیە there are 3 books سێ کتێبی لێیە there are 2 cupboards لەگەڵ 2 کەنتۆریشی لێیە. تۆش بە دڵی خۆت هەر چۆنێک کە ئەوێت ئاوا ڕسمەکە بکە و دوایش باسی بکە. Unit 14. Action boy can run. Listening 141. Listen and point. Run. Fly. Walk. Talk. Swim. Climb. Walk. Run. Climb. Talk. Swim. Fly. Listen and repeat. Run. Fly. Walk. Talk. Swim. Climb. Listening 142. Listen and chant. Run, run, run. Fly, fly, fly. Walk, walk, walk. Talk, talk, talk. Swim, swim, swim. Climb, climb, climb. Listening 143. Listen and read.
at my toy, Uncle. His name's Action Boy. Hello. Nice to meet you. Look, he can run. Look, Tim. Action Boy can fly. Great! Can he play football? Yes, he can. Look, Rosie. Action Boy can walk. He can run and he can fly. You are clever, Action Boy. How old are you, Action Boy? Silly Rosie. He can't talk. He's a toy. لا يونتي چواردا ئەم وشە تازانەمان هەیە با بزانین واتای ئەم وشانە چییە؟ run واتە ڕاکردن، fly واتە فرێن، walk واتە پیاسەکردن. کاتێک کە تۆ بە پێ بەخاویە ڕۆی پیاساکەی پێوترێت work. talk واتە قسەکردن، ناڵێ talk، ئەڵێ talk. swim واتە مەلەکردن، climb واتە سەرکەوتن بەسەر شتا یان هەڵگەڕان. بەسەر شوێنێکا کە سەرەکەوی پێوترێت climb. بۆ نمونە بەسەر سەرکەوتن بەسەر شاخە climb the mountain. بەو شێوەیە. دوایە و conversationێکمان هەیە لە نێوان بیلی و خێزانەکەیە. بیلی ئەڵێ Look at my toy, Uncle. سەیری ئەم یاریی من بکە خاڵە. His name is Action Boy. ناوی Action Boyە. خاڵیشی ئەڵێت Hello, nice to meet you. سڵاو خۆشحاڵ بووم بەناسینە. ئەنجا بیلی ئەڵێت Look, he can run. سەرکە ئەتوانێت ڕابکات. Look, Tim, Action Boy can fly. Tim سەرکە Action Boy ئەتوانێت بفرێت. ئەنجا Tim پرسیارەکە ئەڵێ Great, can he play football? زۆر چاکە. ئەی ئەتوانێت یاری تۆپی پێ بکات؟ بیلیش ئەڵێت Yes, he can. بەڵێ ئەتوانێت. دوای ئەو ئەچێ بۆ لای Rosie. Look, Rosie, Action Boy can walk, he can run and he can fly. Rosie سەرکە Action Boy ئەتوانێت پیاسە بکات، ئەتوانێت ڕابکە، ئەتوانێت بفرێت. Rosie شەڵێت You are clever, Action Boy. تۆ زیرەکیت, Action Boy. لە دوایە و لە کۆتاوێنە Rosie پرسیارەکەڵێت How old are you, Action Boy? تۆ چەند ساڵیت, Action Boy? بیلیش پێیەکەنەڵێت Silly Rosie. He can't talk, he's a toy. ئەو ناتوانێت قسە بکە و هەر یاریەکە. لاپەڕە 103 جارێ ئێستا ئەم لاپەڕەیە ناکەین. لاوانەی داهاتوو ئەم لاپەڕەیەکەین لە بەرەوەی بابەتی گرامەرە لەگەڵ گرامە فرێندەکەیە بەیەکەوە بۆی هەمووی بەیەک دەرشەرەکەین و بە جوانی تێبگەین. جارێ ئەم لاپەڕەیە واز لێبێنن بڕۆن بۆ لاپەڕە 104. لەم لاپەڕەیە چیمان هەیە؟ چەند وشەیەکی تازەمان هەیە. با بزانین واتای ئەم وشانە چییە؟ Write واتە نووسین. Draw واتە وێنەکێشان. Sing واتە گۆرانی وتن. Dance واتە سەماکردن. Cook واتە چێشت لێنان. اینجا گۆرانیەکمان هەیە. ئێستا گوێ لە گۆرانیەکە ئاگرین. Listening 144. Listen and point. Write. Draw. Sing. Dance. Cook. Dance. Sing. Cook. Write. Draw. Listen and repeat. Write. Draw. Sing. Dance. Cook. Listening 145. Listen and sing I can do anything. I can write my alphabet
I try. I can draw an elephant, an elephant, an elephant. I can draw an elephant with 2 big ears. I can do anything, anything, anything. I can do anything if I try. I can sing this song to you, song to you, song to you. I can sing this song to you and make you smile. I can do anything, anything, anything. I can do anything if I try. Listening 146. Listen and point. D O G Dog. F O X Fox. L O G Log. Listen and repeat. D O G Dog. F O X Fox. L O G Log. Listening 147. Listen and chant. Look at the dog, it's sitting on a log. Look at the fox, it's sitting in a box. وانەی چوارەم D O G Dog. F O X Fox. L O G Log. Dog, fox, log. لە دوای ئەو ئەم چانتەمان هەیە گوێتان لە چانتەکە گرت ئەبێ چی بکەن باز نەبێنن بە PTO ئەوەی کە لە ناوڕاستی تو پیتی ترایە. Look at the dog. ئەمە نابێت ئەمە 2 دانە بێ 1 دانە بێ. It is sitting on a log. باشە بێ و ئەویانە بێ کە لە ناوڕاستان لەسەر نابێت تۆ بچی ئەمە بکەیت. لە دوایە و ئەمەمان هەیە ئەمەشیان گەیاندنە ئەبێت دەنگەکانیان وەکو 1 بن و بیگەێنین بە یەکتر. Dog, log. باشە bin, box, fig, tin, big, fox. لەوانەکانی پێشوو هەر یەکە لەمانەمان خوێنووە. ئەگەر بیرمان چوو بێتەوە توانین بگەڕێینەوە سەروانە دەنگەکانی پێشوو لە کتێبەکە لەوانەی چوارەمی هەر یونتێکەمانەی تایە. سێری بکەی بزانی کامە و کامە لە یەکەچێ بۆ یەکی ڕابکێشە. وەرکبووکەکەتان لاپەڕە 102. یەکەم دانە ئەم نووسینانەمان هەیە تۆ ئەیدۆزیتەوە بازنەی پیانی. بۆ نمونە خۆی تۆکی کردووە منیش فلایم بۆ دۆزینەوە. تۆکتەوە و فلایشتەوە و ئێوە ژانەی تر بدۆزنەوە و بازنەی پیابێنن. ئەوەی دووەم ئەم وێنانەمان هەیە لە بۆ نمونە ڕسمی دووەم کوڕە چی کردووە بەسەرم شوێنە سەرکەوتووە ئەمە پێوترێکی کلایم. باشە ئەمان قسە ئەکەن پێوترێکی هەرێکە لەم ناوانە لە وشە تازانن کە لەم یونتەیە خوێندمان بۆ شایەکانی پێپڕ بکەرەوە. لاپەڕی ئۆبەر وانەی دووەمە گرامەرە لە کلاسبووکەکەش وتمان ئەم وانەیە ناخوێنین هەتاوانەی داهاتوو بۆەوەی هەموو گرامەرەکانی ئەم یونتە بەیەکەوە بکەین. ئەم لاپەڕەیە هیچی لێ مەکەن جارێ بڕۆن بۆ لاپەڕەی دوای ئەو. سێ وێنەمان هەیە لەگەڵ سێ وشە. ئەم کوڕا ئەتوانێت چی بکە؟ he can sing ئەتوانێت گۆرانی بڵێ. she can ئەمە ئەتوانێت چی بکە؟ ئەمە چیەکە؟ وێنە ئاکێشە. وێنە کێشان چی پێوترێ؟ ئەمەیانە یان ئەمەیانە. هەر کامێکیانی بۆ بێ بیخەرە بۆ شایەکەوە. ئەوەی دوای ئەو وەکو یاریەک وایە ئێستا من نمبەر 2 بۆ کردن. نمبەر 2 چییە؟ بە پیاسە ئەڕوا پێوترێکی walk. لێرە نووسیم walk. خۆی ئەیەکەی کردووە من دەبلیوەکە و ئێڵەکە و کە یەکەم کرد. نمبەر 3 چییە؟ نووسینە. بە نووسینە وترێکی write. من نووسیم write. ئێوەش ئەوانەی تر پڕ بکەنەوە.
لاپەڕی ئۆبەر تایبەتە بە دەنگەکان د ئۆجی بچێتە سەر ئەبێ بە دۆک بینووسە ل ئۆجی بچێتە سەر لێرەیە بینووسە ب ئۆ کس بچێتە سەر یێ بێ بەچی ئەبێت بە بۆکس AF ئەگەر ئۆ ئەکسی بچێتە سەر ئەبێ بەچی بینووسە دوای ئەو چانتەکەمان هەیە ئەم چانتە ئەگەر نەتانزانی چۆن پڕیکەنەوە لە کلاس بگەکە هەمانە لێرەشە ناوەکانیان ئەنووسین خۆی وێنەکەی کردووە تۆش ناوەکەی ئەکەیت لۆک ئەمە چییە ناوەکەی بنووسە بیک ئەمە چییە هەنجیرە ئەمە سەگە بین ئەی ئەمە چییە تەنەکە ناوەکەی بنووسە بەم شێوەیە هاتینا کۆتایی وانەی ئەمڕۆمان لاوانەی داهاتوو گرامەری یونتی 14 واتە گرامە فرێندەکە و هەروەها دوو وانشمانەمێنێت لە ورکبووکە دوو لاپەڕە ئەوانە شیکارەکەین هەتاوەکو وانەی داهاتوو کاتێکی خۆش بۆ هەمووتان خواتان لەگەڵ